بۆ ئەو کەسانیشی کە بیانین بابەتەکان ئێمە زۆر گونجاوە بۆ کەسێک بتوان بمانێت لە ڕێگەی هەدیەوە کللتوری خۆمان بناسێنێ. سڵاوتان لێ بێ ئەم ئیشە چییە باسیشم ئیشەم بۆ بکەم. سڵاو لێبێ بەخێربیت ئێمە وەکو دوو هاوسەر ئیش ئەەکەین بەیەکەوە لەسەر شوشە و ئەو بابەتانی لە ماڵە بەکاریەت بەتەنها شوشە نابڵێن بە تایبەت شوشە بەڵام ئیشە زۆرەکانمان شوشەیە لەسەر تەختە ئیش ئەەکەین بەڵام ئەو شتانی کە لە ماڵە بەکاریەت ئیشی ئەساسی ئێمەیە واتە زۆر ئیشی لەسەرەکەین هەردووکمان بەیەکەوە وێنەکان دروست ئەەکەین و فۆکەسمان لەسەر ئەوەیە کە فۆلکلۆر و بابەتە کوردەواریەکان تێکەڵ ئیشەکەمان بکەین. تا چەندێک وێنەکانی تۆ جوانتر دەرەچێت. وڵی دایما و مۆزوع هەیە جاربار لە پەیجەکەی هەدایەنین ئیشی خۆمان ئەەکەینێن تەنیشیەکە بزانین کامیان دەنگی زیاترێنێ وەڵایی دوو جار کردومانە تا ئێستا یەکسانین بەڵام ئەوەیە زۆربەی فیکرەکان هی ئەمە بەڵام سەرەتا فیکرەکە هی ئەم بوو ئیتر منیش کردم بە پرۆژێک گوتمان با بکەین بە پرۆژەیەک بۆ ئیشێکی خۆمان گەورەمان کرد و اینجا مەجموعەیەک ئێستا بڵێ مەجموعەیەک دیزاین ئەم زۆر باشەتیایە مەجموعە دیزاینی تر ئاسانترە بۆ من باشترم تایە ئیتر ڕاستەکەی بڵێم لەوچێ نیوە بە نیوە ئیشەکە بەڕێوەڕێ. باشە بۆ نمونە کاتێک چەند ئەبا بۆ نام کوپە ئەمە وردەکاری زۆر تیا کردووە ئەمە بە چەند کاتژمێر تەواو بێ. بە نمونە ئەم کوپە 2 بۆ 3 کاتژمێری پێ ئەچێت تا تەواو ئەبێت بەڵێ لەبەرەوەی وشک بوونەوەی تیا و دووبارە وردەکاری لەسەر ئەەکەینەوە واتە باگراوندەکەی ڕنگ ئەەکەین تەختیتی ئەەکەین اینجا دووبارە چاوەڕێکین تا وشک بێتەوە و وردەکاری تری لەسەر ئەەکەین. سعری ئەم کوپە بە نمونە 12,000 ئەگە دروستیکە بە 50 نایەن ئەوە هەم وردەکاری بۆ بکەم. ئەمە کاتێک کە تۆ بۆ بابەتێک ئەفرۆشی ئەمە ماندووبووی تۆ ڕاوێنێتەوە؟ ئەکید ماندووبوونی من ئەڕاوێنێتەوە و خەڵکیش زۆری حەز لێیە و لە ئێستا بە تایبەت گەنجەکانمان زۆریان حەز لە بابەتە کوردەواریەکانە. لێرە زۆر گرنگی و بە هەورییاوە هەوری جامانە جلوبەرگی کوردی و چیرۆکی خۆشەویستیەکان بۆ نمونە ئەم پیاڵەمان هەیە مەموزینی لەسەر دروست ئەەکەین. ئەم پیاڵە و ژێر پیاڵەیە بە تاک 12,000 یعنی یەک پیاڵە ژێر پیاڵە. بەڵێ بەس لێرە داشکانمان بۆ کردو لێ داشکانتان بۆ کردوەوە داشکانمان بۆ کردو شتەکان تقریبا هەرزانترن لە پەیجەکە ئەمانە بۆ نمونە بە ئێستا کردومانە بە 10,000 ڕاستەکەمە ئیشی زۆری ئەوێت کاتێکی زۆری ئەوێت پیاڵان ناکرێت بۆ جوانی کڕێ بۆ میوانی یەکەم شت بۆ هەدیە زۆر حەزیان لێ خەڵک بۆ هەدیە بیبن زائیدەن بۆ ئەو کەسانیشی کە بیانین بابەتەکان ئێمە زۆر گونجاوە بۆ کەسێک بتوان بمانێت لە ڕێگەی هەدیەوە کللتوری خۆمان بناسێنێن بڵێن ئێمەش ئەم بابەتانەمان هەیە.